وەرە تێبینی بکە لە قورئاندا ژیانی هەموو پێغەمبەران تەماشاکە هیچ پێغەمبەرێک لە خۆشیدا نەبووە بەڵام هەستی دڵخۆشبوونی هەبووە چۆن یعنی دائما لغير استقرارية دابوا أهم باسي استقرار وغير استقرار ما كرت لغير استقرار دابوا دائما بابلي قومكي أو كي رديان دايتو وكسبو تجريان بودروس كرديو خمونا خوشيان دايتي هم أشتاني هبوا بلام بو هستي دل خوشبوني هي لبروي شتيكا أهم باسي أو ما كرت قلت ما خوشبختي بيوندي بمادونية بيوندي شيء روحانية يعني تزاستا لقى الروح بيكوا لەبەرەوەی پەیوەندێکی ڕۆحانیە تێبینی بکە مرۆڤ کاتێک دڵخۆش دەبێت کە خۆی ڕادستی خوای گەورە دەکات کاتێک دڵخۆش دەبێت کە بەردەوام دەبی لەسەر نوێژەکانی من زۆر جار تاقیم کردووە لە نوێژەگە کەم تەرخەمیم کردبی یان شتێک لە بابەتانە بڕواتان هەبی یعنی ئیشەکان و کاروبارەکانی من بەباشی نەڕۆیشتێ بەڕێوە یعنی زۆر جار تێبینیم کردی ئەو کاتانێک کە نوێژەکانم زۆر بە مەزبوطی بە چاچی و بۆ شتانە کردیا کارەکانم زۆر بە باشی ڕۆیشتە هەستی دڵخۆشبوونم هەیە هەست دەکەم لە هەموو کەس دڵخۆشترم لەبەرەوەی هەستم کردیا شتێکی زۆر گەورەم ئەنجامدایە یعنی ئەو هەستە دڵخۆشبوونەی لە خۆتدا بەرجەستە دەکەی لەبەر چی وایە لەبەرەوەی نوێژ پەیوەندیەکی ڕۆحانیە پەیوەندیەکە ئەتوو دەزانی بۆچی دەژی چونکە زۆر گرینگە ئینسان کە بزانی بۆ هاتوتە دنیاە ئەتووەرە هەر هەوڵی پارە بدە سەروەت و سامان و ئەوانە هەمووی بەدەستبینە بەڵام بۆ دڵخۆش نابی ئێکە خۆ نیتە هەتا ئەی بۆ دڵخۆش نابی هۆکاری دڵخۆش نەبوونەکەت ئەوەیە کە ئەتوو پەیوەندێکی ڕۆحانی نییە بۆی ئامانجەکانت یاخود ئەو شتانەی کە دەتەوێت بەدەستی بینی لەگەڵ ئەو پەیوەندی ڕۆحانەی یەکتری بگرتەوە چونکە دوجار ئەو پەیوەندی ڕۆحیە کاریگەری لەسەر دەرونی ئینسان هەیە